سڵاوتان لەبێتەوە کاتان باش بۆ پشووی سەری ساڵ لە سنووری دارە سەربەخۆی سۆران لە ئێستاوە ئامادەکاری تەواو کراوە دەستپێکیش تەواوی کوچە و کۆڵان و هاوکات شوێنە گشتەکانی سنووری دارە سەربەخۆی سۆران بۆ مەبەستا ڕازێنراونەتەوە. قسەم لەگەڵ بەڕێوەبەری گشتی گەشتوگوزاری سۆران کرد لەم بارەوە ڕاگەاند ئەمە ڕێکارەکان بۆ هاتنی گەشتیاران بۆ سنووری دارە سەربەخۆی سۆران تەواو کراوە و هاوکات لە شوێنە گەشتیارەکانیش لە سنووری دارە سەربەخۆی سۆران مانەوەی گەشتیاران گرینگە بۆ بەڕێبەراتی گەشتوگوزاری سۆران و هاوکات پێشبینی دەکرێت لەم ساڵ نزیکەی 200,000 گەشتیار ڕوو لە هەرێمی کوردستان بکات و لەم ڕێژەیەش 130 گەشتیاران ڕوو لە ناوچە جیاجەکانی سنووری دارەی سەربەخۆی سۆران بکەن. لە سنووری دارەی سەربەخۆی سۆران کۆمەڵێک شوێنی گەشتیاری هەیە و تا ئێستاش هیچ ئاهەنگێک بەڕسمی بۆ شەوی سەری ساڵ لە سنووری دارەی سەربەخۆی سۆران بوونی نێو بەڵام لە هەندێک لە شوێنەکان ئاهەنگی بچووک و هاوکات ئاهەنگ لە شوێنە گەشتیارەکان ئەنجامەدرێت. جیالەوە بەڕێوەبەری هاتوچۆی سۆرانیش ڕاگەاند ئێمە وەکو بەڕێبەراتی هاتوچۆی سۆران لە شوێنە گەشتیارەکان تەواوی کارمەندان و ئەفسەرانمان لە ئێشتگیریدا دەبن و هاوکات لە شەقام و کوچە شوێنە گشتیەکانیش ئامادەکاری تەوامان کردو و تەواوی پلان و ڕێکارەکانمان توندانتە ڕوو. لە سنووری دارە سەربەخۆی سۆران لە کۆمەڵێک شوێنی گەشتیاری پێک دێت و ساڵانە گەشتیار ڕوو لەو ناوچانە دەکەن و پێشبینیش دەکرێت ڕێژێکی زۆری گەشتیار ڕوو لە سنووری دارەی سەربەخۆی سۆران بکات و لە ئەگەری بەفر بارینیش بۆ شەوی سەری ساڵ و ڕۆژانی داهاتوو ئەوە گەشتیاری زیاتر کێشی ناوچە گەشتیارەکانی سنووری دارەی سەربەخۆی سۆران دەبن.